بۆ ئەوە گرت بووینەتەوە ئێمە پەلاحین لە مانگێکەوە ئێمە خزمەتی ئەو بێتان ناکەین خەیارە کەسم لە بازگەی دارەمان نالن ڕەت بێ شەو ڕۆژە لەوێ ماومەتەوە خەیار وەک ئەسفەنجی لێ هاتووە باشە ئایا بۆ ئەمە لە تورکیاوە دێ لە ئێرانەوە دێ بە ترێلە بە تەیارە بۆ مەمنوع نییە بۆ ئەمبارە خەیارێ ئێمە مەمنوعە سەبەبەکەی چییە با ئێمەش بزانین کاکە با بزانین وەڵای بارمان ئەم شەو گەڕاوەتەوە تەقریبەن 5 ساعت لە سەیتەرە ماوەتەوە ئەو خوای ئەیزانێ گەڕاوە وتی ناڕۆ مەچمەی دەمە حەیوان دوو لە ڕووتان ئەم سنوورە کێشێکی گەورەمان هەیە بەڕاستی یعنە نەک دەیەک دوو دێ سێ دێ لە سێتەرەی دارەمان بەم دیەوە بە عام هەموو دیەکان بۆ نمونە ئێمە ئێستا خیارە بین ئێستا وەرزی بوهارە بەس خیارمان پێگەشتووە 4 ڕۆژی کە کاکە گەرمجۆمان پێ ئەگات ئەگەوای بێنایە لە گەرمجۆەکانشمان ساغەوەکەین یان تەماتە ئێستاکانە 20 ساعت خیارە بین خیار چرسە بێتەوە نافرۆشێت تەماتە 10 دقیقە ڕۆژ لێ بدا چارەگە ڕۆژ لێ بدا بە کەڵک بازار نامینە یان بە هەمان شێوە هەر ڕسقێکی بێت لاری پەیدوارەکان ئێستا جەماعەت تەلەفۆنە بۆ مدیر نەحەیە کرد ئەڵێ بڕۆنە لای محافظ ئەی باش ئێمە مدیر نەحەمان بۆچی لە پردیە